ئەگەرچی بەرپرسانی تەندروستی هەڵەبجە دەڵێن پێویستیان بە دەرمان نییە لە نەخۆشخانەکان و دەرمانی پێویستیان هەیە، بەڵام لەلایەکی دیکەوە داوایان لە ڕێکخراوەکان کردووە چەند جۆرێکی دەرمانیان لە دەرەوەی وڵاتەوە بۆ بێنن کە ئەو دەرمانانە لە ڕووی جۆر و کوالیتیەوە لەو دەرمانانە باشترن کە لەلایەن وەزارەتەوە بۆیان دابین دەکرێت. ئەو دەرمانانش کەنار دوانە بۆ ئێمە لەم هەموو ساڵێک لە مەرزەیە جۆرە نەخۆشیەک کە لە کوردوارا پێوەتی ڕشک و ئەسپێت لە مناڵانە بەتایبەتی لە ڕەوزە و مەکتەبەکانە بڵاو بێتەوە بڕێکی باشە و شامپۆیان بۆیە ناوین بۆ ئەو جۆرە نەخۆشیە. لەگەڵیشا وەکو ئەزانن منتیقەی هەرێمی کوردستان بە هەر هەمووی نەقسی ڤیتامیناتمان هەیە لە سەرجەم چی لە مناڵا چی لە گەورەیە بڕێکی باش لە شروع بۆ نەقسی ڤیتامینات بۆ کەمی مادەی ئاسنیان مەڵتی ڤیتامین ئەویشان گانوێتە دەستمان و خۆشتان ئەزانن ئەمە چەند ماوەی چەندین ساڵە جۆرە نەخۆشیەک لە پارێزگای هەڵەبجە ڕووی لە زیادبوونەوە تاتی نەخۆشی گوچی لەو زەخت و شەکرە کە شێوەیەکی عالەمی و گیری خواردووە دەستەوە. ئێمە تەڵەبی ئەوەشمان وەکردون کە دەرمانی پێویست بە توشوانی نەخۆشی شەکرە و نەخۆشی زەخت بگەێنە سنووری بەڕێبەراتەکەمان. دوو ڕێکخراوی هەڵەبجە زیاتر لە تەن و نیوێک دەرمانیان بۆ نەخۆشخانەکانی هەڵەبجە لە دەرەوەی وڵات دێناوە. بەشێک لەو دەرمانانە بۆ بنەبڕکردنی جۆرە نەخۆشیەکە کە ساڵانە لەم وەرزەدا لە کوردستان بڵاو دەبێتەوە و بەشێکیشیان دەرمانی نەخۆشیەکانی شەکرە و زەخت و ڤیتامینن لە ڕێگەی کۆگای دەرمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە بەسەر نەخۆشخانەکانی شارەکەدا دابەش دەکرێت. خۆشببختانە ئێمە بە شانازی دەزانین بەڕاستی لەم قەیرانەدا وەکو ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بەردەوام لە خزمەتی کەرتی تەندروستی پارێزگای هەڵەبجەدا بووین. ئەم جارەش لە پرۆژێکی هاوبەشدا کە ئەمە یەکەم جار نییە بەڵکو چەندەمین جارە لە ڕێکخراوی دەستی هاوکاریەوە توانیوانە بڕێکی باش لە دەرمانەکانی ئەنتیبایۆتیک، ئیلتیهابات، شروبی منداڵان و هەروەها کۆمەڵە دەرمانی تر کە پێویستیاتی ئێستەیە بۆ ناوچەکە کە یانی لە تەن و دووتەن زیاترە بە چەندی جارەوە لە ئایندێکی نزیکدا ڕێژێکی تری باشی دەرمانەگا بە ناوچەکەەوە. ئەمە بۆ یەکەم جار نییە لەلایەن ڕێکخراوەکانەوە هاوکاری پزیشکی و دابینکردنی دەرمان بۆ کەرتی تەندروستی هەڵەبجە دابین دەکرێت. بەپێی زانیاریەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە مانگانە 90 ملیۆن دینار بۆ کڕینی ئامێری پزیشکی و دەرمان تەرخان دەکرێت و لەو بودجەیەش 50 ملیۆن دینار بۆ کڕینی دەرمان سرف دەکرێت. جگە لە هاوڵاتیان بریندارانی چەکی کیمیاوی هەڵەبجە بۆی نەبوونی دەرمانەوە ڕۆژانە بەدەست ئازارەکانیانەوە دەناڵێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.